سڵاو 27 ساڵ لەمەوبەر میلەتی کورد لە باشوور شۆڕشێکی گەورەی دژی حکومەتی بەعز بەرپا کرد و لە ئەنجامیشە خۆشبەختانە سەرکەوتنی بەدەستهێنا و باشووری کوردستان حکومڕانی کەوتە دەست کوردخۆیەوە و لە چەند ساڵی ڕابردووشە پێشمەرگە و میلەتی کورد شەڕی گەورەترین تیرۆریە کرد لە جیهانە. هەفتەی ڕاپەڕینە 27 ساڵ لەمەوبەر و باسم کرد هەولێر و سلەیمانی و دوهۆک و شار و شارۆچکەکانی تر شۆڕشیان کرد بۆ سەرکەوتنی ئازادی، سەرکەوتنی کەرامەتی کورد، سەرکەوتنی تاچی کورد. بەڵام بەداخەوە لەم چەند ساڵانی ڕابردووە و لە ئێستاشە هەندێک تیرۆر دروست بوون کە تیرۆری جەسەدیمان ناکەن، هاوزمانی خۆمانن، بەڵام تیرۆری فکرمانەکەن، تیرۆری کەرامەتمانەکەن، تیرۆری کەسایەتیمانەکەن. لەوەش ناخۆشتر ئەوەیە کە سلکی ئەمنی لە وڵاتە وەکو پێویست ئیجراعاتی یاسایی خۆی لەگەڵ و کەسانە ناکات. لە چەند ڕۆژی ڕابردووە ڕەنگە بەشێکی زۆرتان بینی بێتان کە ڤیددیۆیەک بڵاو بێتەوە کەسێکی نابەرپرس کە لەم ناولەولا دەگوترێت خۆی پۆلیسە. ڤیددیۆی کۆمەڵێک کەسی گرتووە لە بنکەیەکی پۆلیسە یا با بڵین بنکەیەکی حکومیە کە زۆر بێباکانە تاقیقیان لێکات و دەموچاویان پیشانەیات و یاری بە کەرامەتیانەکە. و ئەم دیاردەیە و بڵاوبوونەوەی ئەم ڤیددیۆی وای کرد کە ئێمەش بیکەینە بابەتێک و دیاردەیەک لە بەرنامەکە بە میوانناری کاک فازیل عومەر توێژەری کۆمەڵایەتی، ئێڤار ئیبراهیم سەرۆکی لیژنەی داکۆچیکردنی لە مافی ئافرەتان لە پەرلەمانی کوردستان، کاک ڤیا پەترۆس سەرۆکی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ، شیڤان عەبدولکەریم پارێزەری ڕاوێژگار. زۆر زۆر بەخێر بن. زۆر سپاس. ئێڤار خان ئەمێ لە تۆ دەست پێ بکەم. تۆ زۆر زۆر نزیک بوویتەوە لەم بابەتە و دوور و نزیک ئاگاداری ئەوەشم کە چەند کەسێک لەو قوربانیانەوە بینیوە ئەتوانین وا ناوی بنین کە بەڕاستی بوون بە قوربانی وەکو ئافرەتێک وەکو پەرلەمان چی بەو دیاردەیاڵیت؟ بەڵێ بەداخەوە دیارە ئەوەی ئێمە بینیمان لە هەفتەی ڕابردوو ئەنی کارەساتێکی دڵتەزێن بوو. تۆ سەیری کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان چۆن سوکایەتی بێڕێزی بەژن دەکرێتن، نەک بەژن ینی بەو کەسانەی کە حزوریان هەبووە لەوێن دەر بەشێک لە گەنجیشی تێدا بووە. ئێمە وەکو لیژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەت لە پەرلەمانی کوردستان بەجددی هەمومان زۆر زۆر نیگەران بووین. ئەرکی ئێمەش دوای ئەوەی کە یاسا دەردەکەین چاودێریکردن و بە دوواداچوونە. ئێمە هەوڵی جددیماندا لە نزیکترین کات پەیوەندی بە وەزارەتی ناوخۆ بکەین، پەیوەندی بەو شوێنانە بکەین کە پەیوەندیدارن بەم بابەتە بۆی بزانین هۆکاری چییە، چۆن پۆلیسێک ئەو ڕێگایە بەخۆی دەدات. یەکلا بۆ تۆ کە ئەم ئیشە پۆلیس کردوێتی؟ بەڵێ پۆلیسی ئینزیباتە لە هەولێر ئەوانە دوو کەسن وایان کردووە لە کاتی ئەوەی دەستیان بەسەردا گیراوە لە ناو قایم قامەتی هەولێر، ئەنی پەیوەندی بە بەرایەتی پۆلیسی هەولێرەوە هەیە. لەبەرەوەی لە شاری هەولێر ئەم قەزیە ڕووی داوە پەیوەندی بەوانەوە هەیە، بۆیە ئێمە پەیوەندیمان بە قایم قامی هەولێر کردووە، پەیوەندیمان بە بەڕێز وەزیری ناوخۆ کردووە. پۆلیسی لە هەولێر و لە سلەیمانیش یەک بەڕێوەبەرایەتی پۆلیس، یەک لێپرسرایی پۆلیس تا ئەم دقەی کە ئێمە بەرنامەکەمان تا تۆمار کردووە ئامادە نەبوون وجودیان هەبێ لە بەرنامەکە. بۆ ئێوە ژوا بوون کە تاقیقتان کاک دەروون ئەگەر تۆ دەرفەت بە من بدەی من بەڕاستی دەمەوێت قسە لەسەر بابەتە بکەم. دیارە ئێمە تەجروبە یەکەممان نییە لەگەڵ پۆلیس، زۆر جار ئەم بەربەست و ئەم کێشانەمان بۆ دروست دەبێتن. من بەڕاستی سوپاسی وەزیری ناوخۆ دەکەم کە پەیوەندیم پێوە کرد، ئەویش هەڵوێستی وەکو ئێمە بووە کە حەقی مەشروعی خۆشیتی و ئەرکی سەرشانیشیتی وەڵامی ئێمە بداتەوە و کاری جدی لەسەر ئەم بابەتە بکە. من زیاتر 3000 پەیوەندیم بە بەڕێوەبەری پۆلیسی هەولێر کردووە، وەڵامی نەداومەتەوە. دوای 2 سعات وەڵامی داومەتەوە، داوام لێ کردووە ئەم بابەتە چۆن ڕووی داوە لە کوێوە سەری هەڵداوچێتی پیت پەیوەندیەکی بە منەوە نییە. چۆن پەیوەندی بە تۆ نیە؟ تۆ بەڕێوەبەری پۆلیسی هەولێری ئەم بابەتە
پەیوەندی بە تۆ هەیە وتی نەخێرەوە پەیوەندی بە قایم قامیەتی هەولێرەوەی وتم دەمەوێت هەرویستم پەیوەندیت پێ بکەم بۆی لە زمانی جەنابەت بزانم ئایا پەیوەندی بە تۆ یان نە ئەگینە خۆمان دەزانین پەیوەندی بە تۆوە هەیە خوا حافیزیم کرد یەکسەر پەیوەندیم بە قایم قامی هەولێر کردووە تی بەڵێ لێرە ڕووی داوە دوو پۆلیسی ئینزیباتە بەڵام ئەم پۆلیسە سەر بە بەڕێوەبەرایەتی پۆلیسی هەولێرە ئەم پۆلیسانە کە ئەوانە تۆمەتبار بوونە گیراون لە هەموو دنیا کاک دەرون ئەوەیە کە تۆ تاوانبار دەگیرێتن بۆیە دەگیرێتن بۆ ئەوەی ژیانی بپارێزرێتن هەتاکو حاکم تحقیقی لێگەڵ دەکاتن لایەنی پەیوەندیدار تحقیقی لەگەڵ دەکات بەڵام تۆ دوو پۆلیست هێناوە لەوێ ئەوان تحقیقی لەگەڵ نەک تحقیق بێڕێزی ئەو پەڕی ئەنی ئەوەی بەرامبەر بەم ژن و بەو منداڵ و بەو گەنجانە کراوە بەرامبەر بە هیچ کەسێک نەکراوە بەڕاستی ئەوە دژی پێچەوانەی دژی بنەماکانی مافی مرۆڤە بەرامبەر بەوانە کراوە عفوم کە کاک دەروون دوای ئەوانە کەوایان کردووە ئەمە کێشەمان هەیە لە هەرێمی کوردستان لە زۆربەی سەکتەرەکان ئەنی بۆ نمونە پۆلیس پێویستی بەڕاهێنانە کە دەبێت بە پۆلیس باش یعنی مرور بە هەمان شێوە ئێمە لە هەرێمی کوردستان لە هیچ سەکتەرێکدا ڕاهێنان بۆ هیچ کارمەندێک و پۆلیسێک ناکرێت باشە کاک دیا ئێوەکو دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ احتیادیە مەسەلەن ئێمە با ئەم نمونەیە وای کرد کە ئەم بەرنامەیە دروستکەین بەڵام ئەم نمونەیە من پێم وانە دووبارە و سێبارە و دەبارە و سەدبارە نەبێتەوە و لە ڕابردووشا یەک دنیا ڤیددیوی تر هەیە ئێمە با زۆر تەرکیز نەکەینە سەر ئەم حادیسەی ئەم جارە بەڕاستی ئێوەمانان چ ڕێو شوێنێکتان گرتووەتە بەر کە کەرامەتی خەڵک ئەوەنە ئاسان نەبێت کە کەسێک گستێ بە مۆبایلێکەوە تەسویری من کە هەڵبەتە ئەمە دیاردەیەکی ترە مەسەلەن ئەمە دیاردەیەکە کە سۆشیال میدیا زۆر احتیمامی پیا و زۆر سریع بڵاو بووە بەڵام بۆ نمونە لە ماوەی ڕابردووە ئەبینیت مەسەلەن گۆرانی بێژ وەزیر ئەچێتە ناو تایارەوە خەوتون ینی خۆیتە خۆش خەوە ینی تۆ لە تارا چیەکەی ڕسمیان ئەگیرێ بڵاوکرێتەوە چوزانم ینی ئەنوا و ئەشکال مۆبایل بۆتە سەبەبی ئەوەی کە کەس خۆی نەماوە ئێوە ئیجراعاتی ئێوە چییە؟ ئێمە تەبیعی وەکو دەستە لە هەر حالەتێک کە بەم شێوە دەیبیرین وەکو برێزت باس کرد ئەمە دوایین حالەتیش نابی لەبەرچی دوایین حالەت نابی لەبەر ئەوەی کە حالەتێک ڕوودەدا و کۆمەلگا دێتە خەت و ڕێکخراوەکانی مەدەنی دێنە خەت و خەلک دێتە خەت و چالاکوان هەمویان وە ئێمە بەڵام ڕێگە چارەسەردانانڕێ کە ڕێگە چارەسەرک لە هەر حالەتێک تۆ لە سزای خۆی نەگەێنی و ئەم یاسایانەی کە هەمانە زۆر ڕوون و ئاشکرایە بۆ ئەم حالەتە نادرێ کاک سزا نەدرێ خەلک متمانەی بەسەروەربوونی یاسان نەما یعنی بزەبت دووبارە و سێبارە و چواربارە دەیکاتن و ئەمە چەند هۆکاری هەیە یعنی یەکێک لەمانە ئێستا وەکو جەنابەت باس کرد مۆبایل وەرگرتن ڕستبەکە ئیتر لە حالەتێکە لەگەڵ عائیلەی خۆیەتی لە سەفەرە دانیشتنە خۆکاکە ئەوەش مرۆڤە بۆی هەیە بچیتە شوێنە گستراحەت کاتە بچیتە لە مەطعام نانەک بخوا کە تۆ وەری ئەگری بڵاوی ئەەکەی و بەناوی ڕسمی خۆت نهێنیش نییە کە تۆ شکایەتیش ئەەکە یاساشت هەیە پاڵپشتە کە یاسای بە خراپهێنانی بەکارهێنانی ئامێری تەکنۆلۆژیە و مۆبایل و ئەوان بەڵام وەرە لە ناو خود و متنی یاسا تەنانە غەڕامەت مادی یان شتێکی زۆر بەسیط ئەمانە ڕێگر نین لە بۆ ئەوەی شکاندنی شکۆی مرۆڤ دووبارە نەکرێتەوە ئەمە خاڵیەکە خاڵی دووەم شکاندنی شکۆی مرۆڤ لە مرۆڤایەتیەکەی خۆی چونکە مرۆڤە ئەبێت تۆ بابەندبی بە مرۆڤایەتیەکەی و تۆ کە مرۆڤی و ئاوا بەم شێوە مامەڵە لەگەڵ ئەم خەڵکانە بکرێت گەرش تاوانباربی و گەرژ ئەوە سەرپێچی یاسای کردو بەڵام تۆ ئەبێ چکۆی ئەم مرۆڤە بپارێزی ئەبێ کەڕامەتی پارێزراوبی نابی بەم شێوە مامەڵەی لەگەڵ بکرێت لەبەرەوە دەستەی سەر بەخۆی مافی مرۆڤ دەستگای یەکەم بۆ ئێمە هاتینە سەرخەت و بەیاننامەیەکی توندمان بڵاو کرد و لەگەڵ داواکاری گشتی هاتینە سەرخەت پێ دوای بەیاننامەکەی ئێستا سەفتە کراوە لەکوێیان بەڵێ چۆن نەخێر بەیاننامە مانای وایە تۆ حالەتەکە دەستنیشان کرد و دوکیومنتت کرد و ئەوە تا بەڵگەت هەیە و بە دوواداچوونی بۆ دەکەی چۆن مە هەڵوێستە باشە شیڤان خان کاکبیا ئەڵێ بە کورتی و بە کوردی وتی ینی احترامی ئەو ڕێیانەی ئێمە ناگیرێ و احترامی کە ڕێی ئەوان نەگیرا احترامی سەروەری ئینسان ناگیرێ لە ڕووی یاسا و لە وڵاتە جەنابە پارێزەری
بۆ وایە وەک کاکدیا باسی کرد خۆ ئێمە چەندین قانونمان هەیە لۆ ئەوەی کە بتوانین مەسەرەن داوات ئیقامە بکرێت و مەسەرەن ئەو کەسێک کە بە تاوانبار دانرایە بتوانین مافی خۆی تیاوەەر بگریت مثلا قانونێکمان هەیە تایبەت بە منع الإساءة استعمال أجهزة الاتصالاتمان هەیە کە قانونی ژمارە 15 ساڵی 2008 باش کە ئەمە زۆر بە ئاسانی لە هەموو باش ئێمە قانونەکان ئەزانین خۆشمان کەم تا زۆر خوێنومانەتەوە و مامۆستا و برادرانیش ینی باسییان کرد بەڵام بنمونە تا ئێستا قورسترین سزای کەسێک کە مۆبایلی خراپ بەکارهێنابێ چی بووە تۆ ئاگاداری مەسەلەن چی بووە بۆ نمونە ئەم دوو پۆلیسی وەکو باستان کرد تازە بڕاوەتەوە کە دوو پۆلیس لە قایمقامێ دەمشتیان کرد و ئەم دوو پۆلیسە چی لێکرێ مەسەلەن من بەشێکی زۆری خەڵک بۆی نووسی و مەڵێ ئەم دوو پۆلیسە ژۆک و هەر کەیسێکی تر دوای 6 مانکە کەیسەکە دەنگی نامێنێ و سەنگی نامێنێ بە ئەفوویەک چوزانم بە واستەیەک بە شتێک بەرەڵات لێ خۆپیایی نەکوشتۆ چیە تەسویرێکی کردو بەڵام بەڕای من بەڕای زۆرێک لە خەڵکو و بەڕێزیشتان ینی ئەمەی کە ئەمە ینی لە قەتڵێکی جەسەدی زۆر قورس ینی من خەڵکێ بۆی نووسی و نووسێتی کە شتێکی وا ئەبینین حەز ناکەین کە قانونی لە سێدارەیان لە کوردستانە حەزەکەین هەبێ بۆ ئینسانی چیوا کەشتی چوای کردووە ئێوە چیەکەن کاتێک کە ڕێز لە یاسا ناگیرێ لە وڵاتە خۆی لێرکانە کاری داواکاری گشتیە هەر شتە کە دژی نظامی عام و نظامی ئادابی عام بێتن پێویستە لەسەر داواکاری گشتی کە شەکوات تەقدیم بکاو بەکارەکە تحریکی شەکوایەکە بکاتن زیاتر لەگەڵ ئەوەش کە ڕاستە دادگا زۆربەی کات یعنی کارەکانی خۆی بە تەواوی کردیە بەس تەدەخولی کەسانی دیکەشی تێدایە بابە ڕاشکاوە شتە بلێم یعنی بە ئیتیساڵک دەکرێت کەسێک لەوانە کە ئێستا ئەوەی تەسویرەی کردیە کەسێک لە پشتەوە بیتن ئەوەش دەکرێتن بە چەندین جار ئەو شتە هەیە خۆشە بن مۆزوعەکەی چیە ئێستا ئەگەر هات تەماشاکەی لە مادەی دوو کە گوتم خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی و سۆشیال میدیایەکانە ئەوە لەو مادەی دوو چ دانرایە زیاتر حەبسەکەی لە ماوەی 6 مانگەوە بۆ 5 ساڵە غەرامەکەشی لە ملیۆنێک لە بۆ 5 ملیۆنە کابرا ئەگە هەر شتێک بکاتەتانی ئەو 5 ملیۆنەش پیا بکە یعنی بەس ئایا ئەو 5 ملیۆنە و چەندین 5 ملیۆنی وا دەتانی ئەوە بکاتن مەسەرەن تعویزی ئەو شتە بکاتەوە منیش قسەکەی تۆ بۆ کاک فازڵ ینی کاک فازڵ تاوانبارەکە بە 5 ملیۆن بە پێی یاسا ئەڵێ خوا حافیز و نەجات هێبێ ئەو خەڵکانی کە لەو ڤیددیویا دەرەچن هەڵبەتە ئەو ڤیددیۆمان وەکو نمونە وەرگرتووە ڤیددیۆکانی تر چوزانم دایانشتمان بینیەوە بەداخەوە ینی من ساڵی پار بوو پێرار بوو لە یەکێک لە بنکەکانی پۆلیس تەسویر کراوە مەجموعەیەک دوو ڕەگەز گیراون نازانم بەڵێ بەڕاست یعنی لەو بنکەیە ڕوتیانەکەنەوە تەحەڕوشیان پێەکەن و بنکەکەش دیارە وازە حەکوێ ئایا کەرامەت هێم ئینسانانە بەچی بگەڕێتەوە چۆنیم ئینسانانە بێنەوە ناو کۆمەڵگە چۆنی کۆمەڵگە تەعاملیان لەگەڵا بکاتەوە مەسەن بە نمونە با ئێمە تۆزێک بە فەنتازی ئەوە قسە نەکەین ینی هەر یەک لەو بەڕێزانە ئەگەر کە سوکاری ئێمە بن ئەگەر خوشکی ئێمە بن دایکی ئێمە بن برای ئێمە بن ینی نەکەر خۆیان کۆمەڵگەی کوردی بەداخەوەیە کە چواردەورەکەشی بە خۆیانەوە ئەسووتێنن چی بکەین کە وا بکەین ئەم ئینسانانە بێنەوە ناو کۆمەڵگە باجەکان هەرچیەکە بێنەوە ناو کۆمەڵگە چی بکەین بۆ زۆر سپاس بۆ جەنابێت ڕێزم بۆ برادەران لێرەوە من ساڵ ڕۆژی راپەڕینە مەزن و شکۆدارەکەی هەرێمی کوردستان پیرۆز دەکەم ڕێزم هەیە بۆ بینەرانتان هەڵبەتە لە ڕاستیدا ئەوەی بەڕێزان ئاماژەیان پێکرد و لە پەیوەند بم کەیسا ڕەنگە جیاواز بێ ئاستی سزادانی ئەو کەسەی بەم کارە هەستاوە چونکە بەکارهێنانی مۆبایل بۆ نمونە بۆ ڕابواردن یاخود بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ بڵاوکردنەوە و تەشیرکردن بە شخصێک ڕەنگە ئاستی سزا و غرامەکەی پێویست بکە زۆر لەوە کەمتر بێکە ئەو کەسانەی بە بڵاوکردنەوەی ئەم گردە ڤیددیۆیە هەستاون چونکە ئەوە تەنها بابەتێکە کە ڕەنگە بە غرامەیەک یاخود بە سزایەتی زیندانکردنی با بڵێن فترەیی مامەڵی لەگەڵا بکرێ بەڵام ئەم بابەتە کە لە ڕاستیا لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاو بوو بە نەتیجە بۆ مایی گیان لە دەستدانی یەکێک لە قوربانیەکان بە بۆچوونی من و برادەران کە لێرن وەک پەرلەمان وەکو دەستەی مافی مرۆڤ دەبێ سزاکەی بە ئەندازەیەک بێ کە دوجار کۆمەڵگە بیبیستێتەوە و لە بەرامبەر ئەنجامدانی کاری هاوشێوەی وەکو ئەوە
حەزەر وەربگرێ و دووبارەی نەکاتەوە چونکە لە ڕاستیدا ئەمەی کە ڕوویدا بە ڕاستی لە تۆڕە کۆمەڵایەتەکان شتی هاوشێوەی نەدیوە من بەش بە حاڵی خۆم لە بەتایبەتی لەم 1-2 ساڵەیە حتا کاتێک کە بینیم وتم ئەگەر 16 ئۆکتۆبەر ئازاریابم ڕەنگە ئازارەکەی هەر بەقەدەر ئەمە بێکە ئەمڕۆ بینیم چونکە ممکن نەبوو شتی وا ببینرێ و کارەساتی گەورەش ئەوەیە کە ئەمە لەلایەن کەسانێکەوە کە بەرپرسیارەتیان هەیە پۆلیسێک ئاسایشێک بەرپرسیارە لە پاراستنی دۆخی ئەمنی لە پاراستنی ژیانی خەڵک کاتێک لە ڕێگەی کەسێکی لەم شێوەیەوە بڵاو دەبێتەوە بە حقیقت من پێم وایە دەبێ ئیجراعاتەکان زۆر قاسی بن بە ئەندازەی ئەوەی ببێتە عیبرەت باتە لە ڕاستیدا نابێ باشە ئێڤارخان یەک وەڵامی کورتم بەرەوە بۆی کە ئەو پرسیارە لە خانم بکەم ڕاستە ئەم کارە کە کراوە دوو پۆلیس کردوێتی بەڵام خۆ ئەو بنکە گەورەیە هەر و دوو پۆلیسیتیانە بووە ئایا لە ڕووی یاسایی ینی ئەو دوو پۆلیسە محکوم کراون بەم تاوانە یان تەواوی بنکەکە با بڵێ بەڵێ کاک دەروونگەر ئێمە لە هەرێمی کوردستان کێشەی سیستەممان هەیە بەڕاستی لە زۆربەی دام و دەستگاکان و مؤسسەکان سیستەم نییە ئەوە یەکێکە ئەوانە مؤسسەی نیشتیمانین ینی مەفروزە لەو مؤسسە نیشتیمانیانە خەڵکێکی وای لێ پەروەردە بکرێتن کە مەم باسی مؤسسەی نیشتیمانی دەکەین دەبێت خەڵکێکی پەروەردەکرای لێبێتن بۆ ئەوەی خزمەت بکاتن لە هەموو دنیا کەسێک کە تاوانێک دەکاتن یان تاوانبارە بۆیە کە دەچێتە زیندانیان دەچێتە شوێنێک یان شەڵتەرێک بۆ ئەوەی ژیانی بچێتەوە پارێزراو بێتن و هەروەها ئیشی کاری جدی لەسەر ئەم کەسانە بکرێن بۆی ببنە لەبەروی ئەوانە کەسی نایە قسەکەم ئەوە بوو قسەکەم بوو ئایا هەموو بنکەکە تاوانبارن یان تەنها ئەو دوو کەسە شکای مەسەن بەڕێوەبەرایەتی پۆلیس تەحەڕوشێک لەم بەڕێوەبەرایەتی پۆلیس لی تاوانبارە ئەم مؤسسەیە بە کۆی مؤسسەکە لی تاوانبارە لە بەروەی دەبێت بزانێت چۆن پۆلیسەکانی خۆی پەروەردە باشە لە ڕووی یاسایی و شیڤان خان ئیجراعات یاسایی ئەکرێت لەوەی کە لایانی پەیوەندیدار و پۆلیس بە تایبەت پۆلیس مەسەلەن ئەوە تا پەرلەمانتارێک و سەرۆکی دەستەی داکۆچیکردن لە ئافرەت لە ناو پەرلەمانی کوردستانە وەڵام نەیراوەتە یاکو پێویست قسەی لەگەڵا نەکراوە ئایا لە ڕووی یاساییەوە بەڵێ هەر کەسەکە مکەلەف بی بە خدمەی ئاما لە کاتی کارکردنی خۆی ئەگەر هاتو فەرمانبەر بێ یا خودت پۆلیس بێ ئەوە عقوبەکەی زیاتر دەبی دواترەمە ئێستا ئەسڵەن بە خۆمان لە ناو هەرێمی کوردستان یاسایەکمان هەیە یاسای سزای سەربازیمان هەیە کە ژمارە 19 بۆ ساڵی 2017 کە ئێستا ساڵ لە 2010 ئەو ئێستا ئەو یاسایە لە 2017 کاری پێدەکرێت یعنی لێرکانە دەتوانی ئەو کەسانە و قوربانیانە دەتوان داوای مافی خۆیان بکەن کە عفۆن هێزە ناوخۆیەکان لەوێن دەریش دادگایەکە لەوێن دەریشەوە بکرێتن ڕاست دەستخۆش پاکێجێکمان حاضر کردو ئەلبەتە بە بینەران ئەڵێم ئێمە 3 کورسیمان ئامادە کردووە بۆ سێ لەو قوربانیانە توانین بڵێن قوربانی بەڕاستی بەدەر لە کەیسەکەی خۆیان هەرچیەک بۆ وەرچۆنێک بەڵام قوربانین بەڕاستی بۆ سێ لەو قوربانیانە ئامادە کردووە کە هەتا سەعاتێک پێش تۆمارکردنی بەرنامەکە پێش ئێستا ئامادە بوون و لەسەر خەت بوون و ئێستاش بە برادرانیان وتووە کە بەڕێگەون یعنی ئێمە تا کۆتایی بەرنامەکە چاوەڕیان نەکەین و هیوادارین بین بۆی کە گفتوگۆکەمان ڕوبەڕوویەکی جوان دروستکەین لە بینی ئێوە ئەوانیشە با بینەری پاکەجێک بین دروستمان کردووە و دوایەوەی نۆلای گفتوگەکان تۆڕی کۆمەڵایەتی ئێستا وەکو چاوی سێهەمی مرۆڤەکان سیر دەکرێت لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بەچەند خولەکێک تاک دەتوانێت پەیامی خۆی بە جیهاندا بڵاو بکاتەوە. تۆڕە کۆمەڵایەتەکان ئەگەر بە باشی سوودیان لێوەربگیرێت ئەو کات و زەوتوانە بە بەکارهێنەرانی دەبەخشێت. تاک لە سۆشیال میدیا سربەستە چۆن بەکاریان دەهێنێت بەڵام هەموو سربەستیەک دەبێت دەستی بەرپرسیارەتی لەگەڵ بێ بەرامبەر کۆمەلگا و تاک. ئەرکی حکومەتە لە ڕێگەی یاساوە هاوسەنگی نێوان ئازادی و هەستی بەرپرسیارەتی بچەسپێنێت. ئەگەر هاوسەنگی نێوان ئازادی و هەستی بەرپرسیارەتی نەپارێزرا ئەو کات تۆڕە کۆمەڵایەتەکان دەبنە سەرچاوی بڵاوکردنەوەی وێنە و سوکایەتی کەسایەتی و چەندین گرفتی کۆمەڵایەتی بە دوای خۆیدا دەهێنێت. نەبوونی یاسا و سانسۆر بۆ ڕاگررتنی هاوسەنگی نێوان ئازادی و هەستی بەرپرسیارەتی وای کردووە دیاردەی بڵاوکردنەوەی وێنە و ڤیددیۆی شکاندنی شکۆی تاچی کۆمەلگا ڕووی لە هەڵکشان بێت. ئەم دیاردەیە بە جۆرێک تەشەنەی کردووە کە هەندێک پۆلیس و سلکە ئەمنیەکانی حکوومەت سەرچاوی بڵاوکردنەوەی ئەم ڤیددیۆیانن.
کە بەپێی بنەما یاسایەکان هەموو تاوانبار و تاوانبارێک بێبەرین لە تاوانەکەیان تا ئەو کاتەی دادگا بڕیاریان لەسەر دەدات. بڵاوکردنەوەی هەر ڤیددیۆیەک بۆ شکاندنی شکۆی تاکی کۆمەلگا تەنها قوربانی نێو ڤیددیۆکەی لێ ناکەوێتەوە، بەڵکو شیرازەی کۆمەڵایەتی چەندین خێزان تێک دەدات و چەندین گرفتی کۆمەڵایەتی بە دوای خۆیدا دەهێنێت. ئەمڕۆ دنیای تۆڕە کۆمەڵایەتەکان هێندە فراوان و گشتگیر بووە، هیچ بابەتێک نەماوە ڕۆژانە نەکرێتە پرسی نێو تۆڕە کۆمەڵایەتەکان و بە خێرایی بەناو خەڵکدا بڵاو نەکرێنەوە. ئەم بەرفراوانیە ئەو ڕاستیەمان بۆ دەردەخات کە تۆڕە کۆمەڵایەتەکان نیهێنی تاکە کەسیان نەهێشتووە. ئێڤارخان وەکو لە ئەوڵەوە باسمان کرد چەند کەسێک لەو خانمانە تۆ بینیوتە و ئێمە خۆشمان لەگەڵ یەک دوانێکیانە قسەمان کردووە زۆر ئازاربەخشە چیرۆکەکەیان مەسەلەن تا چەند ئەوە پشتڕاست بۆ تۆ کە یەکێک لەو قوربانیانە خۆی کوشتووە. بەڵێ دیارە من تەنها ژنەکانمان بینی لە زیندانی چاکسازی ژنان لە هەولێر، بەڵام ئەوەی من گوێم لێ بوو لە کاک زیاد گوێم لێ بوو بە حکمی ئەوەی ئەو بەرپرسی دەستەی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان یعنی ڕاستی کردەوە کە وایە گەنجێک کۆتایی بە ژیانی خۆی هێناوە لەبەرەوەی لە دۆخێکی خراپدا بۆ لە ڕۆی دەرونیەوە دائیمەن بەداخەوە لە هەرێمی کوردستان تۆڕە کۆمەڵایەتەکان زۆر خراپ بەکار دەهێنرێن هەتاکو ئێستاش هیچ سانسۆرێک نییە لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی بزانین ئەو کەسانەی بە تایبەتی ئەوە ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانە سانسۆرێک دانێتن بۆ ئەوەی ئەو کەسانێک کە تۆڕی فەیسبوک بەکاردێنن کە بزانن خەلەلێکەیە یان ئەو کەسانەی زۆر جار فەیسبوکی بێدایک و باوک تا دەنێن بۆی ڕێگریان لێ بکرێتن. ئێستا من نمونە بە ئەمریکا دێنمەوە دەبێت ئەگەر خەلەلێک بێتن یەکسەر ئەو کەسە دەگیرێتن لە بەروەی بەکار دەتوانێتن فەیسبوک بەکاربێنی، بەڵام لێرە فەیسبوک و پیج بێدایک و باوکە دە ئامادەیە دەیان فەیسبوک بەناوی من بەناوی تۆ بەناوی ئەو هاوڕێیانەم دروست بکاتن و بێتن تۆمەتی ئەخلاقیان بخاتە پاڵیان تۆمەتی تریان بخاتە پاڵ. بۆیە من ئەم ژدانم بینی بەداخەوان لە دۆخێکی دەرونی خراپدان بەر پاساوێک بێتن ئەوان لە زیندان بوونە. ئێمە کێشەمان نییە کە ئەوانە زیندانی کراون لەبەروەی لەوانەیە پۆلیس خۆی دەزانێت بۆ ئەوانەی زیندانی کێشەمان ئەوە نییە، بەڵام کێشەکە ئەوەیە ئەوان چۆن هاتوون ئەو حەقیان بە خۆیان داوە دووبارە سەرەتا ئەوانە تۆمەتبارن ئەگەر بازرگانیان کردبێیان بازرگانیان نەکرد بێ، بەڵام تۆ دیسان بازرگانی بەو مرۆڤانە دەکەیەوە. ئەوە پێچەوانەی یاسایە پێچەوانەی مرۆڤایەتیە، ینی ئەو پەڕی ئەوەی بەرامبەر بەوانە کراوە بەرامبەر بە هیچ کەسێک نەکراوە. ئەو کەسانەی کە لە تۆڕی فەیسبوکیش هاتوون پۆستیان کردو ئەو وێنانیان پۆست کردووە هەمان تاوانە کردویانە بەرامبەر بەوانانی ئەوە دەبێت بەبێ سانسۆریانمەگەر تۆ خەمێکی هەیە بڵێ سانسۆر بکرای ڕاست. بۆیە ئەگەر ئەوانە پەرۆشی ئەوانیانە لە پەرۆشیێت تۆ بۆ دەی ڤیددیۆی ئەوان بڵاو دەکەیەوە بۆ دەی وێنەی ئەوان بڵاو دەکەیەوە، ینی ئەوە تاوانێکی ترە دیسان بەرامبەر بەوانە ئەنجامت داوە. زۆر جار ئینسان تاوانێک دەکا ینی کەسێک دەکوژی بەرامبەرەکەی دەکوژی کۆتایی بە ژیانی دێ یەک جارە کۆتایی بە ژیانی دێ، بەڵام ئەوانە لە ڕووی دەرونیەوە کوژران لە ڕووی نەفسیەوە تۆ ئەوانە کوژراون. تۆ چۆن لەو دۆخە نائاساییە دایانهێنیە سەردۆخێکی ئاسایی بیرمان نەچێ ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی هەرێمی کوردستانیش بڵێ کولتوری ئێمە کولتورێکە هەمومان دەبێت ئیلتیزام بەو کولتورە بکەینەوە. زۆر جار دەبێت هەوڵی بۆ بدەین گۆڕانکاری بکەینەنی هەوڵ دەین کولتورمان بگۆڕین دەبێت کاری جدی بکەین، بەڵام هەمان کاتدا ئێمە خەڵکی ئەم وڵاتەین ئەو مرۆڤانەی کە ئێستا لە زیندانن خاوەنی کەسوکارن خاوەنی عشیرەتن تۆ چۆن ئەو جارە بڵێ چۆن ئەو جارە ئەوانە ئازاد بکرێن سیقەیەکێ کە ئەوانە کە سوکاریان لایەن کە سوکاریانەوە کۆتایی بە ژیان ئەنی کەواتە ئێمە چۆن هەوڵ بدەین کاری جدی بکەین ئەو کەسانەی ئەو تاوانە گەورەیان کردووە بەرامبەر بەم مرۆڤانە تونتری سەزا بدرێن بۆ ئەوەی ببن بە عیبرەت بۆ خەڵکی هەرێمی کوردستان خەڵکێکی تر هەوڵ نەداتن چاولەوانی باش لە ڕووی یاساییەوە شیڤانخان لە ڕووی یاساییەوە یەکێک لە قوربانەکان خۆی کوشتووە لە ڕووی یاساییەوە سزای ئەو دوو پۆلیسە زیاترە بێیان هەروەکو خۆی زیاتر دەبێت طبعاً کەویش لە سەروەی حساب دەبیتن. باشە کاک زییا ئەمە بەنمونە مەسەن ئەمە پیجێکە کە زۆر بە ئاشکرا کامێرای مەسەن
کامێرە لە ناو عینەکایە، کامێرا لە قەڵەمایە، کامێرا لە پلاکی دیوارایە بە ئاشکرا ئەی فرۆشێت، یعنی ئەمە پیجێکی فەرمیە و پیجەکەی تر بانای پیجەکە نێنی نووسراوە کامێرەی نێنی بۆ کڕین و دەستکەوتنی ئەم کامێرانە نامە بنێرە بۆ پیجار تەلەفۆن کە بۆ ژمارە بە $200. یعنی ئایا ئەم شتانە لە ڕووی یاساوەیە لە ڕووی مافی ئینسانەوە مەسەلەن من کاتێککە قسە لەگەڵ تواکەم و عینەچەکەم لە چاو کردووە و قسەکانە ڕیکۆردەکەم ئەمە ڕێگە پێدراوە دەستەکانت خۆشببی ئەو مۆزوعات هینا چونکەەوە ماوەیە کە حەزم لێ بوو لەسەر ئەم مۆزوع قسە بکەم و لەسەر تۆڕە کۆمەڵایەتی لە پێیجی سەفحەی خۆشم باسم کردووە باش ئەمە کەم تەرخەمیەکی ڕوون و ئاشکەرا و دیارەوە وازەحە وەزەقە ئی وزارەتی ناوخۆ و بە تایبەتی هێزی ئاسایش کە ئەرکی سەرەکیان پاراستنی مافی هاوڵاتیان و ئەمن و سەقامگیری هەموو هاوڵاتیە ئەمە بەکارهێنان و فرۆشتن و بازرگانی کردن و وەدانانی لە شوێنی گشتی بەبێ ئەوەی کەس بەرپرسیارەتی ئەم هەڵگریوە بێ بەدواداچوونی بۆ بکاتن مەسەلەیەکی زۆر وازەحەکەوە جۆرەکە لە بازرگانی کردن بە مرۆڤ ئەمە یەک دووەم ئەمە ئەرکێکی زۆر خراپ یعنی ئەنجامێکی زۆر خراپ بە دوای ئەوە تێکدانی کۆمەڵایەتیە چونکە تۆ کاتێک کە دادەنیشی لەگەڵ یەکە قسەکەی باشە لە دائیرەی یان لە وەزیفەی تۆ ئەم قەلەبە دهێناوە یان هەر قۆبچەیەکە یان شتێکە و بە ئەشکەرایی لە فێسبوک لە پیجەکان دەعایەیان ڕیکلامیان بۆ دەکرێت ڕاستەوە تاوە نمونەیەکە وەرن بکڕن چی جۆرتانەیە بۆتانێنن باشە کاکە ئاسایش ئێوە لە کوێن و دوکانەکانیش مەوجودن هانە ناو بەڵێ هەر ئەینوانی هەیە ئەینوانی دانا و ژمارەی تەلەفۆنی کاکە ئەمانە ڕێگە پێنەدراون لە هەموو وڵاتێک یعنی ئەمە ئەخرێتە مەسەلەی تەجەسوس ئەوەی ئەمە دەینی بۆ ئێرە باوەڕکە لە هەمان کات ئەچیتە شوێنێک و بەمانە تەسویر و شتی خۆی ئەکا و ئەینێرێتەوە وڵاتەکانی تر کەواتە ئەبێتە جاسووسێک لە وڵاتی خۆشمان نەک تەنها بینی بەشەڕیەک و یەک کەواتە ئەمە حالەتێکی زۆر مەترسیدارە لێرەوە داوا دەکەین لە وزارەتی ناوخۆ بەپەلا ئەم شوێنانە بێتە داخستن و بێتە گرتن و ڕێگە پێدرا ئەمە یەک دنیاەوە بۆ پیجێکی ڕسمی ئەمە ناوەکەیمان ڕش کردوەوە لەبەر ڕێکلامی پیجەکە فەرموو بۆ ئیزافەتەن بۆ قسەکانی کاکزیە ئێمە لە هەرێمی کوردستان گەورەترین کێشەمان هەیە یاسایەکمان نییە بە ناوی یاسای ڕێگرتن بە بازرگانی کردن بە مرۆڤ ینی ئەوە یەکێکە لە گرفتەکان هەتاکو ئێستا لە هەرێمی کوردستان ئەو قانونە نەبووە یعنی ئێمە لە پەرلەمانی کوردستان ئەوە بۆ ماوەی 3 ساڵە هەوڵی جدی دەدەین کە دەبێت لە هەرێمی کوردستان ئەم یاسایە هەبێ بۆ نمونە ئەو ژنەبیانیانێک کە لە دەرەوەی هەرێمی کوردستان دێن زۆر جار لە ماڵەکان ئەزیەتیان دەکەن زۆر جار لە ڕێگەی بەشێک لە پیاوەکان تەحەڕوشیان پێدەکرێتن یاسایەک نییە ئەم کەسە بگیرێتن ینی لەگەڵ دروستبوونی شەڕی داعش ئێمە مشکلەیەکمان بۆ دروست بوو زۆربەی بەداخەوە لە هەموو هەرێمێکیان لە هەر وڵاتێک کە جەنگ ڕوو دەدایان شەڕ ڕوو دەداتن ژن و منداڵ دەبنە قوربانی ئێمە لە هەرێمی کوردستان ئەم یاسایەمان نەبووە بینیمان زیاتر لە 3000 کچ و ژنی ئێزیدی بوون بە قوربانی دەستی جەنگ هەتاکو ئێستامە لە هەرێمی کوردستان کە ئەوانەی دێنەوە نازانین مافیان چییە ینی ئەوە یەکێکە لە گرفتەکان بابەتی لەش فرۆشی ئەوە یەکێکە لە گرفتەکان زۆر ئێستا بەهۆی ئەو دۆخەی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە دۆخی سیاسی و دارایی خەڵکی هەرێمی کوردستان وەزعی خراپە خەڵک هەیە گورچیلەی خۆی دەفرۆشی ئەوانی ئەوانە هەمووی مشکلەیەکە باشە کاک فازل پێ دوایە چارەسەری ئەم کێشانە ئەو تا ئێڤارخان وەکو پەرلەمان قسەی زۆر جدی هەیە ئەوە تا کاکزیا قسەی زۆر جدی هەیە شیڤان خان قسەی جدی هەیە پێ دوایە بەم شتانە چارەسەری ئەم دۆخە بکرێ بەڵێ لە ڕاستیا بابەتەکە گەر فۆکس بخینە سەر خودی ئەوەی کە ڕوویدا دوو ڕەهەندی وەرەگری ڕەهەندێکیان کارکردنە لەسەر خودی پرسەکە بە ئاراستەی ئیجراعاتکردن تا کۆتایی ئەوەی کە با بڵین ئەو خەڵکەی کردووە بە قوربانی بابەتەکەی تریان قوربانیەکان خۆیانن بە قەناعەتی من هەوڵەکان هەر لە دەستەی مافی مرۆڤ و پەرلەمانی کوردستان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و هەندێک لە برادەرانی ساناسیش کە دەزانین و میدیاش بەڕاستی ڕۆڵی گرنگیان هەبوو لەوەی کە ئەم حەدەسە بە حەدەسێکی بچووک نەبینن بە کارەسات وەسفی بکەن و بەدڵنیاییەوە کاریگەری خۆی هەبوو بە قەناعەتی من ئەم بابەتە لەو شوێنەدا کاریگەری خۆی بەجێهێڵێ وا دەکا دەبێتە ڕەدعێک بۆ ئەوەی لە نەتیجەدا
دووبارە نەبێتەوە ئەویش ئەوەیە کە لایەنی ئیجراعاتکردن لەگەڵ خودی ئەنجامدەرانی ئەو کارە بگا بە کۆتایی و نەتیجەکەشی ئیعلام کرێ بۆ ڕای گشتی ئەوە بابەتێکە و بە بڕوای من دەبێت سزاکە باشۆکویەوە ئاگادار بن تا ئێسا پۆلیس بە شوێژی فەرمی ئەعلانیەوەی کردووە کە کەس گیراوە لەسەرم کەیسەیان هیچ ناوێکی بڵاو کردوتەوە لە ڕاستە بە ناوێک بە سانسۆری مەسەن ئەڵێن دال میم نازانخر وەکو نەوەک ئاسایش نەوەک پۆلیس من بۆ خۆمەوە شیڤانخان هیچ ئاگادار نیتی چی ڕسمی بڵاو کرابێت نەخێر بەزەوەی کە زانیم کە دوونێ لە محکمەی بە پێی مادەی 237 و 326 کە تحریکی شەکوا کرایە لای ئیدعای عامەوە ئەوە بابەتێکی زۆر جددیە بۆ ئەوەی کە تۆ بگەی بە نەتیجەیەک وەلایەنێکی تر خودی قوربانیەکانن لە ڕاستیدا دەبێت لە ژێر چاودێری و ڕیعایەتی حکومەتا بن لە چوارچەوەی سجنە لە چوارچەوەی چاکسازیەکانە بۆی ژیانیان ئێمە هەڵبەتە دوێنێ ڤیددیوەکمان دروست کرد راپۆرتێکمان دروست کرد لەسەر ئەو گردبوونەوەی بەشێکی زۆر لە چالاکوانی مەدەنی و پەرلەمانتار و ئەوە بەشێک لە قوربانەکانیش لەناو ئەو گردبوونەیە وجودیان هەبوو سەرنج یەکێک لە قوربانەکان هەمومانی ڕاکێشا بەڕاستی ئێستا با پاکێجەکە بینین قسەی لەسەرەکەین یەکێک لە قوربانەکان ئەڵێ پۆلیسێکە بینێڵێ ئەو پۆلیسێکێک بۆ لەوانی کە تەسویری منی کردووە من بۆ لە تەنیش قسەکانی ئێوە کە ئەڵێن دوو کەس گیراوە بەڵام یەکێک لە قوربانەکان نازانین تا چەند وایە بەڵام ئەڵێ یەکێک لەو پۆلیسانە دەستنیشانەکە کاڵێەوە تەسویری منی کردووە با بینەری پاکێجەکە بین ماڵێ فەرمو ئەمن لە کەرکووکە هاتمە میوانی بۆ ماڵ ئەو ژنە ئەمن دوکانێکم هەیە ئەلی ڕاشرا ئەشیا کرم ئەینێرمە بۆ کەرکووک لێ ئەشاگان نەفرۆشم هاتمە میوانی بۆ ماڵ ئەو ژنە نی ساعتشی پێ نەچوو نی ساعتشی پێ نەچوو ئاسایش و شورتا هاتن تەبقیان کردە پێش دەرگا چیەکەی لەو ماڵە وتم چیەکەم هاتمە میوانی وتی ناچتە بۆ میوانی ئەو ماڵی قەحپەیە وتم کاکە ماڵە قەحپەنیە درۆیە و چتە وتی فەرمو لەگەرمانە بۆ قایم مەقام منیش ڕۆشتمە لەگەریان بۆ قایم مەقام لە ژوورێکیش بوون وتی تەبکەن هەمووتان ڕێز بن لەگەرتان قساکەم هەر کەس بلێ ماڵی خۆ لەکوێیە وتم باش پێش تەسویرەکە بکە ئەبێ اعتراف بکەن وتم اعتراف چی بکەن یەک زلێکی دایە بنجوم باشە کاکە ئەمنیش لە ترسای هەر لە لەدان و لە هینیش اعترافم کردوتمە هاتمە ئەو ماڵە 40,000 پارەم دا و دەرچمە دەرە هەر ئەوەندە داواکاری چیە؟ داواکارم چییە؟ داواکارم باو کشانە دەرکەن گوناحە هیچ زەرەریان نەکردووە هیچ غەڵەتیان نەکردووە زەوشتی دوژنەکەم لە گرتە ڤیددیوەکەدان چوونەتە ئەو ماڵە تاقەر زۆر بگرنەوە پۆلیس لە حوشەی ماڵەکە دەگیریان کردن نازانم ئاسایش بوون یان قایمقامیەت نازانێکیان دەیگوت من هەموو شتێکم تەنانەت سوالکەرەکانیشان دەگرت ئەوە تا یەکێکیان لێرەیە لە قایمقامیەت لە ژنەکان میدەدا تا بڵێن ئێمەش ئیش دەکەین ئێستا داواکاری چییە؟ دەمانەوێت سکاڵا لەسەر ئەو کەسە تۆمار بکەین کە ڤیددیوکەی بڵاو کردەوە و دەزانین ناویشی چییە ئێستا هەردوو خێزانەکەت لەکوێن؟ هەردووچیان لە بەندی خانەی ئەحداسن ئێستا سەردانیم کردن ئەوان بێتاوانن لە حوشەی ئەو ماڵدا دەستگیر کراون و لێیانداون و بە سیارە بردوویانن ئێمە دەزانین لە کوردستان ئاسایش و هەموو شتێک هەیە بەڵام ئێستا بۆ وایە ڕاستە ئێمە عەرەبین بەڵام ئەم کارانە ناکەین گوێتان لێ بوو ئەوەی یەکەمیان یەکێکەکەڕۆی کە لە ناو ڤیددیۆکە شاوجودی هەیە حەسەب قسەی خۆی ئەڵێ لیان ناوم کە ئەو قسەیەم کردووە ئێمە باسی کەیسەکە ناکەین چیان کردووە لە ماڵات چۆنیە بووە لە ڕووی یاساییەوە ئەم ماڵا بێ بگیرێ یان نەگیرێ بەس بڵاوکردنەوەی ئەو ڤیددیوەیە بەڕاستی کەیسێکی تەواو جیاوازە بەڕاستی ئێڤارخان تۆ چیڵی لەسەرەوەی کە یەکێک لەو قوربانەکان ئەڵێ یەکێک لەو پۆلیسانان لەناو ئەم پۆلیسانان کە ئێستا ئێمە لەم کردبوونەوە بەڵێ بەداخەوە من سەرەتا ئەم ڤیددیۆیم نەبینی بوو پێشتری ئەو ڤیددیۆیم نەبینی بوو کە من ئێستا بینیم بەڕاستی هەموو شتێک بۆ من جێی پرسیارە کە من پەیوەندیم بە وەزیری ناوخۆ کردووە وتێتی ئێمە هەوڵی جددی دەدەین لیژنەیەکی باڵا پێک دێنین بە زووترین کات ئەو کەسانەی ئەو تاوانیان کردووە زیندانی بکرێن و لێکۆڵینەوەیان لەگەڵ بکرێتن و وتم دەبێ حکومیش بکرێن وتی بە تەکید ئێمە بەس هەوڵ بدرێتن ئەوانەی کە ئێستا لە زیندانن ئازاد نەکرێن لە بەروەی بپارێزن ئەو بەڵێ یعنی بەڕاستی
من بەیانی دانیشتنی پەرلەمانی کوردستانی ئێستا بۆ ڕای گشتیش باز دەکەم بۆ هاو ڕێکانیشم باز دەکەم داوا لە سەرۆکی پەرلەمان دەکەم لە دانیشتنی پەرلەمان بەڕاستی دەبێتن وەزیری ناوخۆ بێتە پەرلەمانی کوردستان لە زۆر وڵات لە زۆربەی وڵاتەکان کە قەزیەک ڕوودەدات کێشەیەک ڕوودەداتن تاوانێکی ئاوا ڕوودەداتن وەزیرەکە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دەچنە بەردەمی ئەم وەزارەتەوە بەردەمی حکومەت وەزیرەکەوا دەکاتن دەست لە کار بچێشێتەوە بۆیە جەنابی وەزیر ئەگەر دەزانێتن ئەوانە تاکو ئێستا نەگیراون بەیانی دەبێتن من کە داوا دەکەم لە پەرلەمان وەزیری ناوخۆ بە زووترین کات بێتە پەرلەمانی کوردستان ئەم بابەتە بەڕاستی جێی هەڵوەستە نییە لەبەرەوەی تاوانێکی گەورەیە بەرامبەر بە مرۆڤایەتی کرایە نەک بەرامبەر بەوانە ئەو بەرامبەر بە هەمومان کرایە بەیانی من کەیسێکم هەبی و کێشەیەکم بۆ دروست بێتن ناتوانم متمانە منێ بچمە ناو دەستگاکانی پۆلیس بۆی کە ئەوەی بەرامبەر بە مژنا نەکراوە بەرامبەر بە ئێمەش نەکرێتن ئەو پەڕی بێڕێزیە بەرامبەر بەو مرۆڤانە کراوە بۆیە دەکرێتن حکوومەتی هەرێمی کوردستان کاری جدی لەسەر ئەم پرسە بکاتن لەبەرەوەی ئەوە کێشەیەکە قەزیەیەکی گەورەیە نەک بۆ ئەو خانەوادانە بۆ سەرجەم کۆمەڵگا خەتەرە کاریگەری دەکەوێتە سەر هەموو ئەو مرۆڤانێک کە نەک بەرامبەر بەوان بەسەر تەواوی کۆمەڵگا باشە تۆ لەسەر باتۆزێک شتی شخصیشی تێ بکە بەڵێ تۆ لەسەر خۆشت ئەوەندەی من ئاگادار بووم لە سوۆسیال میدیا و ئەوەندەی کە هەندێک جار قسەمان کردو پەیوەندیمان هەبوو خۆشت ئەتوانم بڵێم قوربانیەکی گەورەنیت بەڵام قوربانیەکی بچووکی تۆش مەسەلەن فەیسبوک بەناوتەوە دروستکرا وێنت بڵاوکرایەوە ئەی بۆ خۆت چیت کرد لەوانەیە من کاک دەروون لە 2008 گەورەترین قوربانی بووم لە هەرێمی کوردستان لەو کاتەدا ئەوانەی هاوڕێکانم بزانن بە تایبەتی کاک فازڵ بەڵام زۆر مهمە ئینسان ئیرادەیەکی بەهێزی هەبێ ئێمە هاتوون سیاست بکەین لە سیاستدا زۆر جار بە تایبەتی بۆ ژن ئاسان نییە عفو بۆ ژن ئاسان نییە کە تۆ دەڵێ منیش دەمێ ڕوونکردنەوەیەک بدەێت ناڵێ لەوانەیە زۆر کەس نەزانێت من قوربانیم دەبێتن ئیرادەیەکی بەهێز هەبێ ئێمە هاتوون سیاست بکەین بۆ ژن ئاسان نییە لە هەرێمی ئێمە سیاست بکەین لە جیاتی ئەوەی دەستخۆشیمان لێ بکەن گوڵبارانیشمان ناکەن حتمما شت دروست دەکرێت بەڵام چۆن ئەو کەسێکە قوربانی بەرامبەر دەکرێتن و ببێت بە قوربانی چۆن ئەو ئیرادە بەهێزەی هەبێت دروست ببێتەوە بەڵێ من کاتی خۆی من یەک نمونە دێنمەوە لە ساڵی 2009 کە بووم بە قوربانی ینی تاوانێکی ینی منیان ڕوبەڕووی شتێکی گەورە کردەوە کە من نەبووم بەڕێوەبەری پۆلیسی هەولێر کە من ئێستا بیری دەهێنمەوە داوای لێکردم بە دوای نردم تی تۆ کەس دەست لەم کێشە دەست لەم کەیسە نەچێشیەوە مەترسی کوشتن و هەڕەشەی کوشتن لەسەرا کەواتە تهدیدی کردم تهدیدی کوشتنی لێکردم وتی تۆ دەبێت سەحب بکەیەوە نابێت داوای مافی خۆت بکەین ناوێت داوای منتم کاکە من تاوانم بەرامبەر کراوە من قوربانیم چۆن دەبێت دەست لەم کێشە ینی من ئەو بیر دێتەوە هەر کاتێک دەست بۆ تەلەفۆن دەبم بۆ بەڕێوەبەری پۆلیس هەمان ئەم کەیسەم بیر دەبێتەوە کە بەداخەوە بەرامبەر بە ئێمە کراوە بۆیە باش لێرەدا لە هەرێمی کوردستان دەبێت موسسەکانی دەوڵەت بە موسسە بکرێن تاکو بە موسسە نەکرێن باش خەڵکی ئێمە ئاوا دەبێت بە قوربانی ئەوانە چیان کردووە کاک دەروون من بە ڕەفیقەکانم دەڵێم بە خەڵکی هەرێمی کوردستان دەڵێم ئەوانە چ تاوانێکیان کردووە من پرسیارەکەم ئەوەیە تۆکو پەرلەمانتارێکە لە سچی پەرلەمانە ئیشەکەی تو کەم تا زۆر دەنگی تۆ ئاسانتر ئەگا بەدۆ تا تۆڵی بەیانی لە کۆبوونەوەی ئەنجومەنی لە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستانە برادەرەکان و پەرلەمانتارەکان ئیجبارەکەم بۆی کە بتوانین وەزیر بێنینە ناو پەرلەمانەوە بەڵام هاوڵاتیەکی داماوی ئەم وڵاتە دەنگی ناگا بە مدیری شورتەیەکیش هەڵبەتە ئێمە بە قسەکەمان ئەوە نەبێ یانیمە دەستخۆشی ئێجگار زۆرمان هەیە بۆ برادەرانمان لە سلکی ئەمنی لە هەموو شارەکان لە سلەیمانی لە هەولێر بەڵامی تر بەداخەوە ینی ئەم سلکانە یەک شت ینی یەک ڕووداوی ئاوا فەرامۆشکان یاکو پێویست بەدەم یەک ڕووداوی واوە نەچن لە بروی ئەرکەکان ئەوەندە قورسە ئەرکەکان ئەوەندە حساسە ئاوا بە ئیجازەت زۆر جار ژنێک کوژراوە بە زووترین کات ئەو کەسەی کوشتێتی ماوەی ساڵێکی بەسەر نەبووە ئازاد کراوە خۆ کە ئێمە دەڵێن ئەم کەسە دەبێت زیندانی بکرێت حکمی بۆ ئەبەدی بەسەردا سەپێت بۆ ئەوەی چاکسازی لەو کەسە بکرێتن یعنی ئەو کەسە هاتووە دیسان تاوانێکی تری کردووە یان زۆر جار ژنمان هەیە لە شەڵتەر تونند و تیژی بەرامبەر کراوە ناتوانێت ئازاد بکرێتن ینی ئەم ژنە لە شەڵتەر چۆتە دەرێ بە ئەمری حاکم بەر بووە هەفتەیەکی پێ نەچوە ژنەکە کوژراوە لەیان نمونە لای ئێمە تۆ زۆر سەپۆرتی قسەکانی ئێوارخانەکەی تو قسەکەی منەوەیە کە باش ئاگاداری ئەم کەیسانی
کاتێک کە گوێ لە قسەی ئێوە ناگرێت یا احترامی بەیاننامەیەکی ئەوە ناگیرێت هەڵوێستی ئەوە چیە بێ هەر دانیشتن و یاعتیادی وەریەگرن حاڵەتەکە ناگیرێت چۆن باڕوونی بکەینەوە ئێمە زۆر ئەوانەی کە راپۆرت بەیاننامە شوێنی خۆی گرتووە و ئەگەر نەیگرێ باسی زۆری یەکدانە نەیگرێ ڕێگای خۆمان هەیە چێ ڕێگا ڕێگایەکانمان بە کوردی چکۆماوەی بەرنامەکە بەرەو کە شتێک ئێمە ئاشکرای دەکەین دکیومنت دەکرێتن دەنێردرێتە لایەنی پەیوەنددار ئەگەر وەڵامی نەبوو چارەسەری نەکرد دەدرێتەوە یەکسەرمە پەیوەستیم بە بەرلەمان سەرۆکایەتی بەرلەمان و لەوێەوە بۆ داواکاری گشتی ئەم هاتوو چۆیە لە بینی داواکاوایە چەندیەوێ ماوەکە ماوەکە ئیتر ئەمە ئەمێ سەر زیرەکایەتی چەندی ئەوێ ماوە بەعزە کەیس هەیە ئەوەندە زەقا ڕاستە و خۆ بەعزە شت هەیە خۆم هاتوومە سەرخەت یعنی وەکو ئەم کەیسە بە خۆم هاتمە سەرخەت و پەیوەندیمان کرد وەکو خات و ئێوار بەڵام ئێمە لەگەڵ خەت و ئێوار ڕاستە کۆکم لە زۆر شت ئێمەش با دەوری پۆلیسیش تەنانەت ئەوەندە نییە پۆلیسی زۆشتی کردووە ئەرچی پۆلیس ئەوەندە قورس و حساسە ئەگەر یەکشتی بەسیتیش فرامۆشکەن ئەوانە ئەمە ئەمانەی کە ئەمی ئیشەیان کردووە ئەمانە بە تەئکید هەموو پۆلیسی کوردستان ناگرێتەوە ئەوانە نەفس نزمن ئەمانە من لەو باوەڕم ئەوانەی ئەو فلمەیان کردووە و دەریان هێناوە ئەمانە لە وەزعێکی دەرونی خراپن دەیانویست وەزعی دەرونیە ئەمە بەس لێرە بەس حەزەکەم ڕێگە چارەسەر چییە؟ باش ئێمە هەر لە سەرەتا کە دەستمان کرد بە دەستەی سەر بخۆی مافی مرۆڤ کە ئەکتیڤ بوو لە 2013 ئێستاژ نووسراوەکەم ماوە لە 2014 کە خولمان کرد بۆ ئەفسەر و بۆ کارمەندانی پۆلیس لە هەر سێ پارێزگا داوام کردووە بە فەرمی بۆ دانانی بەشێکی تایبەتمەند بە ناوی پۆلیسی کۆمەڵایەتی ئێمە دووبارە و سەدبارە و هەزاربارە شێکەینەوە پۆلیس لە کوردستانە بەڕاستی هەستاوە بە ئەرچی خۆی لە ڕووی ئەمنیەوە هیلاکن ماندوون خۆیان پۆلیسەکان بۆ خۆیان معاناتیان زۆرە معاناتی ژیانەوە تا مەئاژنی ئەوە نیە بەڵام ئەرکەکان ئەوەندە حساسە ئەگەر یەک دیاردیوە دەرچێت دەیانیا فرتە بکات لە سلکی ئەمنیە ئەوە تا ئەو تاوانە گەوری لێکرێتەوە پێ دوایە چی بکرێت بۆ دوو خاڵ یەکەم چی بکرێت لە پۆلیسێ بگەیندێکە ئەرکەکەی تۆ زۆر قورسە و چی بکرێت بۆ گەڕانەوەی ئەم ئینسانانە نەک هەر خۆشیان کە سوکاری ئەم ئینسانانش مەسەلەن لە مقابلەکەی یەکەم ئاگەر بینێ بێتە قوربانی یەکەم عینێکێکی گەوری کردوتەدا ڕێک دیارە ئێ خۆی بشارێت کڵاوێکی کردوتە سەر کە زۆر ساردیش نییە کڵاوێک و عینێکی کردوتە سەر و ناشێوێ زۆر دەرکەوێەوە تا مەسەلەن تا ئێستا چەند دقەیەکی ماوە دڵنیام لەوەی کە نایەنە بەرنامەکەەوە ئەوە تا نازان بە هەر هۆکارێک بێت نهاتنە بەرنامەکەەوە باڵستی هۆکار چییە کە ئەم ئینسانانە بێنەوە ناو کۆمەڵگە هۆکار چییە ینی چی بکەین بۆی کە هەم ئەم ئینسانانە هەم چواردەوری ئەم ئینسانانە بێنەوە ناو کۆمەڵ بەڵێ لە ڕاستیە ئاسانیە لەبەرەوەی حەدەسەکە حەدەسی کۆمەڵایەتیەوە کاردانەوەی کۆمەلگای کوردیش بۆ ڕووداوە کۆمەڵایەتیەکان زۆر قاسیترە لە ڕووداوی سیاسی ئابووری ڕووداوە با بڵێین حتا سەربازیەکانیش بۆیە بە قەناعەتی من ئەم کەیسە بەکراوی پیاو درێتەوە تا ئاگا بە نەتیجە چونکە ئێمە ترسی دووبارەبوونەوەی ڕوودانی ئەگەری لەو شێوەیەمان هەیە ئەمانە بوون بە قوربانیاندا بە بڕوای من قوربانیەکە بە ئەندازەیە کە ئێمە ناومان لێ ناکارەسات لە پاڵ ئەوەدا بەڕاستی نابێت کەسێ بکرێ بە پۆلیس کە موهەلاتی پۆلیسی نەبێ و نابێت بکرێ بە پۆلیسێک بنێردرێت بۆ ئەم شوێنانە کە نەزانێت چوونەکەی بۆ چییە لە پێناو چییە بە چ ئامانجێکە شیڤاخان قسەیەکەیە کە هەڵبەتە ڕەنگە هی تەلەڤیزۆن نەبێت ئەمە بەڵام ئەو گروپە هەمویان بەیەکەوە لە ڕووی یاساییەوە گیراون باشە بەڵامێکێک لە گروپەکە لە دەرەوە قسەیەکرد ئێستا ینی بۆ ئەو نەگیراوە بۆ ئافرەتەکان گیراون یاسایەکەیە لێرە بەڵێ ئەوە لە مشکیلەکان ئەوە یەکێکە لەو مشکلانەکە من نازانم بەڕاستی سا لە ڕووی یعلامی و چۆنچۆنی تەوزیفی حاڵەتەکە بکەم ینی هەمیشە هەڵبەتە ئافرەتەکان کە کرداریان لەگەڵا کراوە ئەوانە لە ڕووی یاساییەوە ئەگیرێن بەڵام بکەرەکان ناگیرێن شتی بەس ئافرەتەکان ئێستا نەگیراون ئێوار خانیش باسی ئەوەی کردگۆتی لە بۆەوەی کەوا بتوانین کەوا ژیانیان بپارێزن لەبەرەوە ئێمە لە کۆمەلگایەکی واین ئەگە ئەو ئافرەتە بستە بەر من ئەوەی کە بەلانی کەمەوە
بەلایانی کەمەوە ئەوەی کە ئێستا ساری مەفعول و ئیشی پێکرێت لە بەرەوەی هەرێمی کوردستان نەگەیشتۆ بە یاساکی لەم شێوەیە یاسای ژمارە هەشتی ساڵی 1970 عێراق و لە ئەرمی کوردستانیش لە ڕاستیدا محاولەی جدی کرا لە ڕاستیدا ئەوەی کە بازرگانی بەو بابەتەوە ئەکات سزای زۆر تونترە لە ئەنجامدەرانی کارەکە و بە قەناعەتی من لەبەر ئەوەی لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە کۆمەلگای کوردیا کۆمەلگەیەکی تا ئاستێک پیا و سالاریە زیاتر ئەوەی کە ئەبێتە قوربانی و ئەوەی کە لە ڕاستیدا زیاتر ئازارەکانی ئەو کاری بەرئەکەوێت خودی ژنان. باش هەندێک لێدوانی هاوڵاتیان وەرگرتووە لە هەموو شارەکانی کوردستان دوای و لێدوانانە ئەمەی آخر قسە بکەین لەسەرەوەی کە چارەسەر چییە؟ هەرێکە بەخپەی اختصاسی خۆتان تۆ دکتۆر فازیل پێمان بڵێ دوای ئەو ڤۆکس ببانە چۆنچۆنی ئەم ئینسانانە بێنەوە ناو کۆمەلگا ئێوەش لە ڕووی یاسایی و لە ڕووی پەرلەمانی و ئیشەکانی خۆتانەوە پێمان بڵێن بە ئەو لێدوانانە بینینەوە گەڕینەوە فەرمو. خوزی یاسایک هوا بەرامبەری وان کەسانە هات با جێبەجێکردن چونکی لازمە وان جۆرە شولادا لازمە یاسا بێتە سەروەرگرن. حکومت اجرات قانونی تند وەربگریتن بۆ هەندێک مافە هەر کەسێکی پارێز بیتن هەر کەسێک بشێت درستی تعبیرش خۆ بکەتن و داکو هەر کەس بشێت تعبیر درست خۆ بکەتن بتویە هەر کەسێکی تەشهیرە بکات یان تەجاوز سەر کەسێکی دی بکەتن حکومت اجرات تند وەربگریتن. حەقوایە بەڕاستی هەم حکومەتی هەرێمی کوردستان ئیدانەی بکە دواتریش هەلبەستی ئەو کەسانە بکات کە بەو کارەوە هەڵدەستنەوە بە تەشهیری گەنجانی ئەمڕۆمان هەڵدەستن بە هەر شێوە و لە شێوازێک ئەمە دەکەوێتە ناو قاڵبی تەشهیر ئەگەر کەسێک تۆمەتبارە یا گومانتان لە تۆمەتەکەی هەیە یانیش تاوانێکی ئەنجام داوە پێویستە بە کارێکی یاسایی ئەو تۆمەتە ساغ بێتەوە نەک بە کارێکی ڤیدیۆیی کە ببێتە هۆی ئەوەی کە کاریگەری دەرونی لەسەر هەموو تاکێکی کۆمەلگا بەجێبێڵ چۆن ئەبێ ئەوانە کە گیراون لە حاڵەتێکە هەر کەسەوە بە جۆرێک تووشی ئەو غەڵەتە بوو هەر کەسێک بە جۆرە چێتەنا ئەو کارە ساتێک کە بەسەری هاتووە ئەوانە سبەی نییە چۆن بێنەوە دەرەوە لە ناو کۆمەلگا لە ڕویان بێسەر هەڵبڕن تیانە هەیە ئەو ئافرەتانە ئەکوژرێن چونکە هەیە لە نبوونیە هەیە هەرێکی بە جۆرە تووشی ئەو کارە ساتە بووە من داوا لە حکوومەتی هەرێمەکەم ئەو کەسانەی ئەو ئیشیان کردووە و بوونەتە خۆی ئەوەی کە تۆڕ کۆمەڵایەتەکان بۆ خراپە بەکار بێنن بۆ شتی نەشیا و بەکاری بێنن بەڕاستی ئەمەوێ سزای خۆیان بن و سزاکەشی بەدیارچاوی هەموو کۆمەلگاوە. شیڤان خان دوا قسە و لە ڕووی یاساییەوە چی بکرێ بە کورد خۆی ڕاستی ئێستا قەرەبووکردنەوەی ئەو قوربانیانە زۆر زەحمەتە پاش ئەو ڤیددیۆیە کە دانرایانی هەر شتەچیان لە بۆ بکرێ ڕاستی ینی ئەبرۆبردننی کەس شتێکی وا ئاسان نییە بتانی قەرەبوو بکرێتەوە ئەسڵەن بەس کە قانونیش ڕاستی ئەوەکانی لە بۆ دانایە مادە قوانینەکان هەمووی هەیە دەتوانن داوای خۆیان سکاڵەکان تۆمار بکەن و بتوانە ئەوەی بکرێ ینی بەدەستی بێنن ڕەنگە قەرەبووەکەیان ئەگەر تۆزە بەتەنزەوە قسە بکەین هەموم کۆمەڵگە تووشی زاهیمەر بێ و بیری چێتەوە اینجا قەرەبووەکرێنەوە ڕاستە ئەوە شەیەکیت بەڕاستی کاک زیاد چارەسەر چییە و چی بکەین کە ئەم دیاردانە دووبارە نەبێت من بەڕای من سیستماتیک کردنی هێزی پۆلیس و ناوخۆ و ئاسایش ڕاستە ئێمە لە چەند بوارێک کە تایبەتمەندی هەیە وەکو پۆلیسی تاوانە و پۆلیسی گومرکە و پۆلیسی ئەوە بەڵام لە ناو خودی بەڕێوەبەرایە گشتیەکان و بەڕێوەبەرایەتی هەر شارەکان پێویستە ڕاهێنان و خول بکرێتن بۆ کەرمەندان هەڵبەتە مەبەستەکەی تۆش هەڵبەتە مەبەستەکەی تۆش ئەوەیە کە نەک بۆ ئەم دیاردەیە کە پۆلیس بۆ هەموو کاتێک کە منیش تەسووری بۆ هەموو دیاردەکان ینی پێویستە لەسەر بەڕێوەبەرایەتی پۆلیس ئەم کێشانەی کە هەیەی بە پێی ئامارەکانی خۆی دێ خوێندنەوەی بۆ بکاتن ئەمانەت دابش بکرێ بە سەکتەر هەر سەکتەرەک و ئەبێ پۆلیسە کە ئەو پۆلیسی بۆ دادەنرێکە بەرپرسە پێویستە ئەفسەر بێ و ئەم ئەفسەرە ئەبێ پسپۆر بێ لە بوارەی کە کاری لێ دەکا ینی ئەوەی کە تاوان ئەبێ فعلەن یاسایی بی لە یاسای تاوان و بەکارهێن چۆن تاوان یاسای تاوانی عێراقی بەکاردەینی پسپۆر بی کۆمەڵایەتی ئیتر هەریکە پسپۆری خۆی ئێڤارخان من پرسیارەکەم دواوتەوە ئەوە بێت ئەگەر بەخسەد نەکرا ئەگەر لەم بەدواتە چوونانەی بەدوای ئەم کەیسا گەڕایت هەڵبەتە بۆی ئەم کەیسە هەمیشە بنمونێنینەوە ئێمە ئەمەمان کردووە بە نمونەی بەرنامەکە بەیانی ئەگەر ڤیددیۆیەکی تر بێ و بە دۆداچوو نەکرد بەڵام بیزات بۆ ئەمە ئەگەر گوێت لێ نەگیرا و حساب بۆ قسەکانە نەکرا و
کەیسەکە هەروە بە ئاسانی ڕۆی هەڵوێستی تۆ چێبێ. بەڵێ وەکو کاک فازڵ ئاماژەی پێدا ئەم مەلەفە دەبێت کراوە بێ بە بەردەوامی کاری جددی لەسەر بکرێتن. بەڕاستی ئەگەر وە بێتن مؤسسەکانی پۆلیس دام و دەستگای پۆلیس جێی متمانە نامێن و جێسی قەنین ئەوەی من ئەو لێدوانم بینی هی ئەم کەسەی کە ئەوای بەرامبەر کراوە دەڵێتن ئەو کەسەی تەسویری منی کردوێستا لە جادە دەسوڕێتەوە ئەگەرەوە بێتن ئەوە گەورەترین کارەساتە لە هەرێمی کوردستان بەڕاستی دەبێتن وەزیری ناوخۆ داوای لێبوردن لە خەڵکی کوردستان بکاو دەست لە کار بچێشێتەوە لەبەر ئەوە یەکێکە دەبتە سمپڵێکە دەرگا دەکرێتەوە بۆ هەموو لایەک بۆیە بەڕاستی دەبێتن بە زووترین کات خۆ من ئەو کەسانەی ئەو کەسانەی بۆی بەرچاوڕوونی بدەم ئەوانە زیندانن ئەو دەژنە لە زیندانن بەداخەوە کۆمەلگا ئێمە کۆمەلگایەکی پیا و سالارە یعنی ئەوەندەی محتەمە بە پیا و محتەم نییە بەژن کە پیاوەکان ئازاد کراون ئەوە تەژنەکان تاکو ئێستا لە زن بووین هەرچەندە تا ئێستا لە سجن نازام چوونەتە شەڵتەریان نامەنە تا دوو ڕۆژ بەر ئێستا باشەکەیمەوە بوو ئەگەر گوێت لێ نەجیراتێک بە کورتی ئێمە هەڵوێستی خۆمان دەبێت کاری جددی لەسەر ئەم بابەتە دەکەین بەیانیش لە پەرلەمانی کوردستان هەڵوێستمان دەبێت قسەی جددی لەسەر دەکەین. دەستخۆش کاک فازڵ چی بکەین کە من بە هینێکی خۆمانی بە داتەشایەکی خۆم نایەنە نێم تیرۆریست یانی چی بکەین ئەم تیرۆریستانە نهێڵین لە ناو کۆمەڵگی کوردیاکە ئەمە تیرۆری جسممان ناکەن تیرۆری ئایدۆلۆژیا و فکر و کەرامەت و شخصیتمانەکەن چی بکەین بۆ ئەمە لە ڕاستیدا هەر بیرکردنەوە لە دۆزینەوەی هەر ڕێگەیەک بۆ کۆنتترۆلکردنیان ئەوەندە کۆمەلگای کوردی لەو قوربانی و کارەساتانە ئەپارێزەوە من بڕوام وایە لە پەیوەند بەم بابەتە پێویستە ئەو کەسانە لە شێڵتەرەکان بهێڵدرێنەوە وەڕایەڵێکی پەیوەندی لە نێوانیان و خانەوادەکانیانە دروست بکرێ و بە شێوەیە لە شێوەکان ئەو با بڵێن ئەو قوربانیانە ئەو ئازارەی پێیان گەیشتووە ئەگەرچی کۆکم لەگەڵ شیفاخانە ئەوە قەرەبووکردنەوەی ئاسان نییە بەس بەڕاستی دەبێت وا بکەین کە حاڵەتی لەم شێوەیە هەموو کۆمەڵگا تێبگا جارێکی کە دووبارە بوونەوەی کارەساتی لەم شێوەیە بەڕاستی یعنی قابلی قبول نییە و من لەگەڵەوەشام کە بەڕاستی پێویستە بە بەردەوامی هێزەکانی ئاسایش و پۆلیس لە ڕێگەی خول و دەوراتەوە فێر بکرێن شکۆ و کەرامەتی ئینسان گەورەترە لە هەموو ئەوەی کە ئێوە لە پێناویە خەباتەکە پارێزگاریکردن لە شکۆ پارێزگاریکردن لە کەرامەت کە من بڕوام وایە ئەم حەدەسەی ڕوویە تێیدا شکاندنی کەرامەت و شکۆی مرۆڤ بوو. دەستخۆش هیوادارم بەڕێز وەزیری ناوخۆ بە زووترین کات هەوڵی جددی بداتن داوا لە بەڕێوەبەراتی پۆلیسی هەولێر بکاتن بۆ ڕای گشتی قسە بکاتن بزانە ئایا ئەم دوو پۆلیسە تا ئێستا لە زیندانن تا ئەوانە سەزایان چی و چه حکومێکیشیان بەسەردا دەستخۆش منیش لە کۆتایی بەرنامەکە ئەوە ئەڵێم داوا لە بەرپرسانی ئەمنی و داوا لە وەزیری ناوخۆکەین کە ئەم نمونەیە یعنی سزادان و بە عیبرەتکردنی ئەو کەسەی کە ئەم تاوانەی کردووە ببێتە عیبرەت بۆی کە ئەم تاوانە لانی کەم ئەگەر دووبارەش بۆ باسێبارە نەبێتەوە بۆ لەحزەیەک لایانی پەیوەندیدار لە هەرێمی کوردستانە خۆتان بخەنە شوێنی کە سوکاری ئەو قوربانیانە یا خۆتان بخەنە شوێنی ئەو قوربانیە خۆی بزانە لە چه حاڵەتێکان دەردی خۆم وتم لە بەرنامەکە مەگەر ئەم کۆمەڵگەیە تووشی زەهایمەرکەین ئەو کەیسەمان بیچێتەوە ئەو ڤیددیۆیمان بیچێتەوە کاتێکی خۆش